وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ئایا بەڵگەیەکی عەقلی هەیە لەسەر پرسیاری وەڵامی ئەلەستو بیڕەبیکم قالوا بەلا لە نێوان خوای گەورە و بەندەکانیدا؟ ڕوونکردنەوەی عەقلی هەندێک بابەت زۆر قورس و گرانە، بەڵام دەکرێت گونجانی ئەو شتانە بخرێتە بەرباز. لە ڕاستیدا ئەگەر خوای گەورە بازدە شتێکی وەها بکات، ئیدی بابەتەکە لایەنێکی بۆ ڕەخنە نامێنێتەوە. دەکرێت ئەم پرسیارە بە دوو شێوە بپرسین. یەک، ئایا شتێکی وەها ڕوویداوە؟ ئەگەر ڕوویداوە چۆن ڕووداوەکە دەسەلمێنرێت؟ دوو، ئایا مرۆڤی باوەڕدار ئاگاداری شتێکی وەها بووە؟ پێشەموو شتێک، ئایا ئەمەی کە خوای گەورە جەلە جەلالو لە جیهانێکدا بە ڕوحەکانی فەرمووە ئایا من پەروەردیگاری ئێوە نیم؟ ئەوانیش لە وەڵام داوتویانە بەڵێ. ئایا ئەم ڕووداوە هیچ گومانێک هەڵناگرێت؟ ئەم بابەتە لە دوو جێگەدا لە قورئانی پیرۆزدا ئاماژەی بۆ کراوە. یەکەم ئەوەیە کە دەفەرموێت لە دەرگانەی ڕۆژئاوادا وَإِذْ أَخَذَ رَبُّكَ مِنْ بَنِي آدَمَ مِنْ ظُهُورِهِمْ ذُرِّيَّتَهُمْ وَأَشْهَدَهُمْ عَلَى أَنْفُسِهِمْ أَلَسْتُ بِرَبِّكُمْ. یادی ئەو کاتەش بکەرەوە کە پەروەردیگارت پشتا و پشتینەوەی ئادەمی کۆ کردەوە و کردنی بەشایەت بەسەر خۆیانەوە و پێی فەرموون ئایا من پەروەردیگاری ئێوە نیم؟ لێرەدا بازدە و پەیمان وەرگرتنە دەکرێت. تەواوی ڕاوەکاران بە کۆن و نوێوە بیر و بۆچوونیان جیاوازە لە سەرکاتی ڕوودانی ئەم بابەتە. هەندێکیان دەڵێن پەیمانەکە لە جیهانی گەردیلەکاندا لەو گەردیلانە وەرگیراوە کە لە داهاتوودا لەگەڵ ڕۆحدا ئاوێتە دەبن و بەڵێنەکەیان پێکەوە لەگەڵ ڕۆحەکەیاندا لێ وەرگیراوە. هەندێک لە ڕاوەکارەکان دەڵێن ئەم بەڵێنە لەو کاتەدا وەرگیراوە کە منداڵ دەکەوێتە منداڵدانی دایکیەوە. هەندێک لە لێکۆڵەران و ڕاوەکارانیش پاڵپشت بە فەرمودەیەکی پیرۆز دەڵێن بەڵێنەکە لەو کاتەدا وەرگیراوە کە ژیان کراوە بە بەرجەستەدا. لە ڕاستیدا ئاخاوتنی خوای گەورە جەلە جەلالو لەگەڵ بوونەوەراندا جۆراوجۆر و جیاوازە. دەکرێت هەندێک نمونە لەسەر ئەم بابەتە لە ژیانی خۆماندا بێنین. بۆ نمونە، قسەکردنی ئێستای ئێمە لەم شوێنەدا شێوازێکی دیاریکراوی هەیە، بەڵام لەپاڵ ئەم شێوازە ئاخاوتنەدا ئێمە شێوازی دیکەشمان هەیە. بۆ نمونە، هەستە ناوەچی و هەستە دەرەچیەکانمان، ناوەوە و دەرەوەمان، مێشک و ڕۆحمان، گفتارە نەفسی و گفتارە وێژراوەکانمان. جار جار ئەو زمانانەش بەکاردەهێنین و بە یارمەتی ئەو زمانانە هەندێک شت بۆ ئەوانە باز دەکەین کە لێیان تێدەگەن. دڵ بە گوێرەی خۆی جۆرە ئاخاوتنێکی هەیە، دڵیش قسە دەکات، بەڵام وشەکانی بەگوێ نابیسترێن. ئەگەر پرسیارمان لێ بکەن و بڵێن ئەوە لە ناوخۆتدا دەدوت چی؟ ئێمەش دەڵێین فڵان و فیزار شتم وت. هەموو شتەکانیان بە وشە بۆ دەردەبڕین. ئەمە ئاخاوتنێکی نەفسیە. هەندێک جار لە خەوندا قسە دەکەین و کەسێکیش قسەمان لەگەڵدا دەکات و گوێمان لێیان دەبێت، بەڵام لە کاتی ئەو خەونەدا ئەگەر کەسێک لە پاڵماندا بێت گوێی لە هیچ نابێت. کاتێکیش لە خەو هەڵدەستین وشە بە وشەی ئەو شتانەی لەو خەونەدا بیستومانە بۆ چواردەورەکەمان باسی دەکەین. ئەمەش جۆرە ئاخاوتنێکی دیکەیە بە شێوازێکی دیکە. کەسانێکیش هەن لە کاتی بێداریشدا ئەو تابلۆیانە دەبینن کە لە جیهانی میسالیەوە نیشانیان دەدرێت و لەگەڵ کەسانی میسالیدا قسە دەکەن. پێدەچێت هەندێک لە مادە گەراکان بەمە بڵێن هەلوەسە. کێشە نییە، با ئەوان هەروە بڵێن. یەکێک لەو شتانەی لە پێغەمبەری سەرداردا صلی الله علیه وسلم هەبوو ئەمە بوو. هەندێک تابلۆ لە جیهانی میسالی و جیهانی بەرزەخەوە دەخرایە بەردیدەی پیرۆزی. ئەویش دواتر ئەو شتانەی بۆ چواردەورەکەی باز دەکرد کە بینی بوونی و بیستبوونی و تێیان گەیشتە بوو. ئەمە شێوازێکی دیکەی ئاخاوتنە. وەحیش خۆی بۆ خۆی شێوازێکی دیکەیە. حەزرەتی پێیامبەر صلی الله علیه وسلم وەحی بۆ دەهات. پێغەمبەری سەردار لە کاتی بێداریشدا ئەوەی بە وەحی بۆی داهات دەیبیست و هەستی پێدەکرد، بەڵام ئەو ڕەهەندە ڕەهەندێکی جیاواز بوو. جگە لە پێغەمبەری سەردارمان صلی الله علیه وسلم کەسی دیکە ئەو پەیامەی نەدەبیست و هەستی پێ نەدەکرد. خۆ ئەگەر ئەو پەیامە شتێک بووایە بدرایە بە گوێی مادی ئەودا
ئەوا دەبوو هەموو ئەوانەش کە لە نزیکیدا بوون بیان بیستایە. بەڵام ئەو جاریوە هەبوو سەری دەخستە سەرڕانی یەکێک لە خێزانە بەڕێزەکانی و کات هەبووە سەری لەسەر سینجی یەکێک لە هاوڵانی بووە و کات هەبووە لاقی لەسەر لاقی یەکێک لە هاوڵانی بووە و وەحی بۆ هاتووە. لەو کاتانەدا خۆی پەیامەکەی دەبیست، بەڵام ئەوانی دیکە نەگوێیان لە شتێک دەبوو، نەهەستیشیان پێدەکرد. دواتریش پێغەمبەری سەردار سەڵی الله عەلەیه وسەلەم وشە بە وشەی ئەو وەحیەی لەبەر دەکرد و بۆی باز دەکردنەوە. ئەمەش دەنگێکی دیکە و شێوازێکی دیکەی ئاخاوتنە. وەلیەکان هەندێک جار ئیلهامیان بۆ دێت، هەروەک بڵیت پەیامێک دەچرپێنرێت بە گوێی دڵیاندا. ئەمەش شێوازێکی جیاوازی قسەکردن و گفتارە، بە وێنەی بەکارهێنانی شێوازی مۆرس بۆ ئاخاوتن. لە مۆرسدا پەیامەکە بە شێوەیەکی جیاواز دەنێردرێت، بەڵام ئەو کەسەی کار بە ئامێرەکە دەکات یەکسەر لی تێدەگات. بە هەمان شێوە هەندێک شت دەخرێتە دڵی وەلیەکانەوە، ئەوانیش هەندێک واتە لەو ئیلهامانەوە هەڵدەهێنجن. بۆ نمونە بیستراوە کە فڵانە وەلی گوتوویەتی ئەوە ئێستا فڵانی کوڕی فڵان هاتە بەردەرگاکەمان. لەو کاتەدا چوون دەرگاکەیان کردوێتەوە و بینیویانە کە هەر بەڕاستی ئەو کەسە لەوێدا بووە. ئەمەش شێوازێکی دیکەی قسەکردنە. یەکێکی دیکە لە نمونەکان تەلەپاسیە. زاناکانی ئەم سەردەما بیر لەوە دەکەنەوە کە چۆن ڕۆژێک لە ڕۆژان دەکرێت مرۆڤ لە ڕێی تەلەپاسیەوە لە یەکتر تێبگات. ئەمەش شێوازێکی دیکەی ئاخاوتنە. بەڵێ، ئەمەی کە دڵ ڕووبکاتە دڵی کەسێک و مرۆڤ لەو ڕێەوە بتوانێت هەواڵ بگۆڕێتەوە، ئەمە شێوازێکی جیاوازی قسەکردنە. لە هەموو ئەمانەوە ئەوە تێدەگەین کە خوای گەورە جەل لە جەلال و هێندە شێوازی ئاخاوتنی دروست کردووە کە لا یعدو وەلا یەحسا، واتە هێندە زۆرن لە ژماردن نایەن. ئێستاش با بینەوە سەر بابەتەکەی خۆمان. خوای گەورە بە ئێمەی فەرمووە ئەلەستو بیڕەبیکم، بەڵام ئێمە ناتوانین بزانین بە چ شێوازە ئاخاوتنێک ئەمەی پێگوتوین. ئەگەر ئەم پەیامە وەک ئەو پەیامانەی بۆ دڵی وەلیەکان ئیلهام دەکرێت پێمان درابێت، ئەوە کارێکی ڕاز نییە چاوەڕێ بین بە گوێیەکانمان گوێمان لێی بێت. ئەگەر ئەمە ئیلهام بێت کەواتە وەحی نییە و ئەگەر وەحیش بێت کەواتە ئیلهام نییە. ئەگەر ئاخاوتنێک بێت لەگەڵ ڕۆحدا کەواتە ئاخاوتنێک نییە لەگەڵ جەستەدا. ئەگەر وتارێک بێت بۆ جەستەش کەواتە وتارێک نییە بۆ ڕۆح. ئەم خاڵە زۆر گرنگە. مرۆڤ دەکەوێتە هەڵەوە ئەگەر بیەوێت بە پێوەرەکانی ئەم جیهانە ئەو پەیامانە لێک بداتەوە کە لە جیهانی میسال و جیهانی بەرزەخ و جیهانی ڕۆحەکاندا دەبینرێت یاخود دەبیسترێت. پێیامبەری ڕازگۆ سەڵی الله عەلەیه وسەلەم پێمان دەفەرمێت لە گۆردا مونکەر و نەکیر دێن و پرسیارتان لێ دەکەن، باشە ئایا پرسیار لە چ شتێکی مرۆڤ دەکەن؟ ئایا لە ڕۆحی دەپرسن یاخود لە جەستەی؟ لە ڕاستیدا ئەوان پرسیار لە هەر شتێکی کەسی مردوو بکەن ئەنجامەکە ناگۆڕێت. ئەو پرسیارانە ئەگەر کەسی مردوو بیشیان بیستێت ئەو کەسانی لەو دەوروبەرەن نایبیستن. تەنانەت ئەگەر ئامێرێکی تۆماریش بخەنە نێو گۆڕەکەوە دووبارە هەر هیچ ئەنجامێکی نابێت و هیچ شتێک دەستگیر نابێت، چونکە ئیدی ئەو ئاخاوتنە لە ڕەهەندی ئێمەدانا بەڵکو لە ڕەهەندێکی جیاوازدا ڕوودەدات. هەروەک چۆن ئەنیشتاین باسی لە چەند ڕەهەندێکی جیاواز کردووە و ڕەهەندی چوارەم و پێنجەمی بۆ ماددەداناوە، بە هەمان شێوە لەم بابەتەی ئێمەشدا بە گۆڕینی شوێن ئیدی ڕەهەندەکەش دەگۆڕێت و شتەکان بە شوناسێکی جیاوازەوە دێنەوە بەردەمتان. بەرمەبنای ئەمە ئەلەستو بیڕەبیکم گفتارێک ڕووی لە ڕۆحە و تایبەتە بە و نابێت چاوەڕوانیەکی لەو جۆرەمان هەبێت بڵێین باگوێمان لێ بێت یان لەبەری بکەین، بەڵام پێدەچێت پێویست بێت چاوەڕێی سەداکەی بین لە ویژدانماندا. ئێمە دەتوانین بە ویژدان و بەو ئیلهامانەی کە بۆ ویژدانمان دێن هەست بەوە بکەین. جارێکیان ئەم بابەتەم ڕوون دەکردەوە، کەسێک گوتی من ئەم قسەیەم نەبیستووە. منیش گوتم من بیستومە و تۆ ئەگەر نەتبیستووە بڕۆ کێشەی خۆت چارەسەری بکە، چونکە من زۆر چاک بیرمە کە گوێم لێی بووە. خۆ ئەگەر دێشم بپرسن کە بەچی گوێم لێی بووە، دەڵێم بەو ئارەزووی جاویدانیی ناوناخم بیستومە، بەو هەستەم بیستومە کە سەرەڕای کۆتابوونم ناکۆتایی دەخوازێت. بەڵێ، من لەبەر ئەوەی سنووردارم نازانم زاتی خوا چۆنە کە ناکۆتایە، چۆن لە بێ سنوور تێبگەم کە خۆم سنووردارم. دەزانم کە بەم خواست و ویستەم بۆ جاویدانی گوێم لێی بووە. لە کاتێکدا دەبووم مێروێکی وەک من لەم دنیا سنووردارەدا ژیانێکی سنووردار ژیابە و
دەبووە ئەو شتانەش کە دەهاتنە مەیدانی بیرکردنەوەکانیەوە بریتی بوونایە لە شتانێکی سنووردار. بەڵام ئەوەتە بیر لە جاویدانی نێو بێسنووری دەکەمەوە. لە ناخمدا ئارەزووی جاویدانی هەیە، ئارەزووی بینینی بەهەشت و جەمال اللام لە دڵدا هەڵگرتووە. ئەگەر هەموو دنیا ببێتەهی من، خەمەکانم ناڕەوێنەوە. لەم حاڵەتەی ناوناخمەوە دەڵێم کە گوێم لەو بەڵێن وەرگرتنە بووە. ئەو شتەی پێی دەڵێن ویژدان هەر شتێک بێت، هەمیشە بە هەموو بەشەکانیەوە خەریکی حونجەکردنی ناوی خوایە و هەرگیزیش درۆن ناکات. ویژدان ئەو کاتە دەحەوێتەوە کە ئەو شتەی پێدەدەیت کە داوای دەکات. قورئانی پیرۆز لەسەر ئەو بابەتەی کە دڵ کە لەتیفەیەکی ڕەبانیە لەگەڵ حەوانەوەی ویژداندا دەحەوێتەوە دەفەرمێت: ئاگادار بن، دڵەکان هەر بە قورئان و یادی خوا و پابەندبوون بە ئاینەکەیەوە خۆشنود دەبن و دەحەوێنەوە. لایەنێکی دیکەش هەیە، ئەویش ئەمەیە: هەندێک لە فەیلسوفەکان بە وێنەی بێرگسان هەموو بەڵگە عەقلی و نەقلیەکانیان خستووەتە لاوە و تەنها ویژدانی خۆیان وەک بەڵگەی بوونی خوا بەکارهێناوە. کانت لە شوێنێکدا دەڵێت: بۆ ئەوەی تێگەیشتنێکم هەبێت بۆ خوا کە بگونجێت لەگەڵ گەورەی و بەزەییەکەیدا، هەموو زانیاریەکانی خۆمم فەرامۆش کرد. بێرگەسەن تەنها بە پەیبردنی خۆی بەو ئاراستەیەدا دەڕوات و تاکە بەڵگەش ویژدانیەتی. ویژدان بە نکۆڵیکردن لە بوونی خوا ئازار دەچێژێت و بە باوەڕهێنانیش دەگاتە کەناری ئارامی. مرۆڤ ئەگەر بە قوڵی گوێ بۆ زەیاڵەکانی ویژدانی هەڵبخات، گوێی لە ئارەزووی گەیشتن بە پەرستراوێکی ئەزەلی و هەتاهەتایی دەبێت. جا ئەم ئەدایە و ئەم ئارەزووی ناویژدانی مرۆڤ وەڵامدانەوەیەکی بێدەنجی قال و بەلایە بۆ پرسیاری ئەلەست و بیڕەبیکم و هەموو کەسێک ئەگەر سەرنج بدات دەتوانێت گوێی لەو دەنگە بێت کە لە قوڵاییەکانی ڕۆحیەوە هەڵدەقوڵێت و سەر دەکەوێت. بەڵام ئەگەر لە جەستە و مێشکی مادی مرۆڤدا بۆی بگەڕین، ئەوە بە هەڵەدا دەچین. ئەو دەنگە لە ویژدانی هەموو کەسێکدا هەیە و لەوێ دانیشتەجێیە. بەڵام سەلماندنی ئەم شتە لە مەیدانەکەی خۆیدا دەکرێت. ئەهلی لێکۆڵینەوە و ئەهلی شوهود و ئەسفیا و ئەولیا و پێغەمبەران زۆر بەڕوونی و ڕۆشنی ئەمەیان بینیوە و نیشانی ئەوانی دیشیان داوە. سەبارەت بە سەلماندنی ئەقلی ئەم بابەتە، سەلماندنی ئەمە وەک سەلماندنی ئەو شتانەی کە هەستیان پێ دەکەین. بۆ نمونە وەک نیشاندانی دارچنارێک یاخود دارسنەوبەرێک کارێکی مەحاڵە. ئەوەی گوێ بۆ ویژدانی خۆی بگرێت و تەماشای ئەو شتانە بکات کە لە ناخیدا دێن و دەچن، ئەم بابەتەش دەبینێت و تێدەگات و دەیبیستێت.